لە هەفتەی سێمی خولی پلەیەکی یانەکانی کوردستان یانەی خانەقین میوانداری یانەی ڕزگاری کرد. یانەی خانەقین دەیویست پاڵپشت بە یاریگا و هەندەرەکانی یەکەم بردنەوەی ئەم وەرزە بەدەستبێنێت و یانەی ڕزگاریش بە تامی بردنەوەی یاری ڕابردوو دەیویست بەردەوامی بە بردنەوەکانی بدات. یاریەکە ئاستێکی مامناوەندی لەلایەن هەردوویانەوە بەخۆیەوە بینی. تایمی یەکەمی یاریەکە ڕزگاری باشتر بینرا و چەند هێرشێکی مەترسیداری کردە سەر گۆڵی یانەی خانەخوێ، بەڵام هێرشەکانیان هیچ گۆڵێکی بێتۆمار نەکرا. نیوەی یەکەمی یاریەکە بە یەکسان بوون کۆتایی هات. لە تایمی دووەمدا خانەقین بە گوڕوتینێکی زیاترەوە یاریان دەکرد و فشارێکی زۆریان خستە سەر گۆڵی یانەی میوان، تاکو لە خولەکی 76 هیجران عەبدوڵڵا گۆڵێکی بۆ یانەی خانەقین تۆمار کرد. بەڵام خۆشیەکانی یانەی خانەقین زۆری نەخایاند و 9 خولەک دواتر خاوەنی تاکە گۆڵەکەی یانەی خانەقین لێدانێکی سزایی بە ڕزگاری بەخشی و دیار ئەحمەد گۆڵی یەکسانبوونی بۆ یانەی ڕزگاری تۆمار کرد. یاریەکەش بە گۆڵێک بۆ هەردوو لا کۆتایی هات و هیچ لایەکیان نەیانتوانی سێخاڵی یاریەکە بۆ خۆیان کۆبکەنەوە. پێشەکەی سواسی یانوشی خانەقینەکەم بۆ میواندارەکەیان و دیارێمە لە دەرەوە یاریگای خۆمان توانیمان خاڵێک بەدەستبێنین، خاڵێکیش کەم نییە بۆ یانیوەرچی ڕزگاری لە دەرەوە یاریگای خۆی. خانەقینی ژێکێکە لە تیپە باشەکانی خولی کوردستان و جارێ سەرەتای خولەکەیشە. ئیشەڵا لە یاریەکانی داهاتوویشە لە ناو یاریگای خۆمانە هەوڵیەوە دەین سێخاڵ یاریەکان بەدەستبێنین و بڕۆینە کێبرچێکەوە و ئیشەڵا لە کێبرچەکە دوانەکەوین. بەدڵنیا لە ڕازی بوون، بەڵام ئێمە بەدڵنیا وایە فۆزمان کردایە، چونکەوەی کە ئێمە ویسمان سێخاڵ یاریەکە بوو بۆ پلانیش کە ئیشمان کرد تیا سەرکەوتو نەبووین، چونکە یانەی خانەقین زیاتر احتیمالی لەسەر تۆپە درێژەکان و تۆپە جێگیرەکان بوو بە پێچەوانەیە ئێمە، بەڵام سپاس بۆ خی گەورە توانیمان خاڵێکیان لێوەربگرین. ئەمڕۆ یانی وەرزشی خانەقین لەگەڵ یانەی وەرزشی ڕزگاری یاریمان هەبوو لێرە لە خانەقین. دیارە یاریەکە بە یەکسان کۆتایی هات، ئەوان حەقی خۆیانە داوای سێ خاڵەکە بکەن، ئێمەش حەقی خۆمان بوو. ئەمڕۆ یاریزانەکانمان بەڕاستی لە ئاسی خۆیان نەبوون، یاریزانەکانمان ئەمڕۆ موفق نەبوون. ئێمە تا ئێستا دوو یەکسانمان هەیە، ئیتر نازانم لە ڕێزبەندیەکە ئەمڕۆ یاریەکان بەچی کۆتایی دێت و کێ بردوێتەوەکی داناوە. بەم ئەنجامەش یانی ڕزگاری بە کۆکردنەوەی 4 خاڵ چووە پلەی سێمی ڕیزبەندی کۆمەڵی یەکەم و یانەی خانەقینیش بە 2 خاڵەوە لە پلەی شەشەمی هەمان کۆمەڵە دەبینرێت. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خانەقین.